من ئەمڕۆ لە شاری ستێڵینم لە اسکۆتلەندا کە یەکێکە لە شارە هەرە مێژوویەکانی ئەم وڵاتە و ئێستا بەڕێگاوم بۆ سەر مۆنومنتی یەکێک لە بەناوبانگترین جەنگاوەرەکانی اسکۆتلەندا کە ناوبانگەکەی ئەوەندە زۆرە من وەکو کوردێک لە کوردستانەوە گوێبیستی ناوبانگەکەی بووم. ئەویش ویلیام والیسە. ئەو ویلیام والیسی کە هەمومان پێی ئاشناین لە ڕێگای فیلمی برایف هارت واتە دڵە ئازاکە بە کوردی. ئەمڕۆ چینە سەر مۆنومنتەکەی و بەشێکی زۆر ئەو زانیاریانەی کە لە ناو فیلمەکەدا باز نەکراون یاخود ئەو نهێنیانەی کە لە ناو فیلمەکەدانین هەوڵە دەین ئەمڕۆ بۆتان باس بکەین. لەگەڵ ئەمە بەرزاییەکانی ئابی گرێیکە کە مێژووی ناوەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1947. مانای وشەی ئابی بە واتای خانەقادێ واتە دەپۆلکەی خانەقا ئابی گرێی. ناوی شوێنەکە و پێگەی مێژوویەکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 800 بۆ 900 ساڵ پێش ئێستا. بەڵام ئەم بەرزاییە لە ساڵی 1896 بە فەرمی کرا بە مۆنومنتی ویلیام والیس. ئەم بەرزایی کلین ئێستا کە بە ئابی کریگ ناسراوە ئەمە یەکێکە لە دێرینترین ئەو بەرزایانی کە لەو سەردەمەدا هەبووە و ویلیام والیس بە تایبەت شەڕی ئەو کاتی پردی ستێرلینگی لێرەوە چاودێری کردووە و هەم لە سەرەتای دەستپێکی شەڕەکە و هەم لە کۆتایی شەڕەکەش. و یەک زانیاری زۆر زۆر گرنگ هەیە کە لەو فیلمەی کە بینیومانە بەناوی برایف هارت لەو فیلمەیە کە باس کراوە کەسایەتی ویلیام والیس وەکو کەسایەتیەکی جوتیار و سادە و ئەو زۆر ئەوانە دەرەکەوێت یعنی وەکو کەسایەتیەکی سادە لە ناو کۆمەڵگەیە دەرەکەوێت. بەڵام ڕاستیەکەی بەو شێوەیە نییە. کەسایەتی ویلیام والیس کەسایەتیەکی زۆر دەوڵەمەند بوون واتە لە ڕووی خانەوادەییەوە زۆر دەوڵەمەند بوون و بۆ خۆشی ئەم زمانی فەڕەنسی و زمانی لاتینیشی لەو سەردەمەدا زانیوە کەواتە ئەمە لە خانەوادەیەکی زۆر بەناوبانگ و گەورە و یعنی پەروەردەیەکی باشیان بدراوە. ڕێک لەم بەرزاییەوە لە شوێنی مۆنومنتەکەی ئێستای ویلیام والیسدا لە ساڵی 1297 ویلیام والیس خۆی لەم بەرزاییەوە چاودێری بەرەنگاربوونەوەکانی سکۆتلەندای ئەکرد دژی ئینگلیزەکان و بە تایبەت شەڕی پردی ستێرلین. Still serve as a shining example to the generations that follow. They make some past your achievements. هەموو ئەم پەیکەر و تابلۆیانەی ئەمڕۆ دەیبینین تەنها ڕەمز و سمبولن بۆ یادکردنەوەی کەسایەتیەکی وەک ویلیام والیس. ئەگەنا لە ڕاستیدا ویلیام والیس هیچ وێنەیەکی نییە. ئەوەی کە هەیە تەنها خەیاڵی هونەرمەندانە. ئێستا گەیشتینە ناو مۆنومنتەکە و ئەمەی لە پشتمەوە ئەیبینن یەکێکە لە گرنگترین شتە مێژوویەکانی سکۆتلەندا کە شمشێرەکەی ویلیام والیسە و ئەوەی کە ئەیبینین ئەم شمشێرە درێژیەکەی 1 مەتر و نیوە و قورسیەکی زۆر زۆری هەیە ئەم شمشێرە و بە دڵنیاییەوە تەنها کەسێکی وەک ویلیام والیس دەتوانێت کە ئەم شمشێرە هەڵگرێت. ئەمە یەک شتان بۆ ڕاستکەمەوە ئەوەیە کە لە بەشێکی زۆر لە فیلمەکانە کاتێک ئەم جۆرە شمشێرانە باسی فیلمێکی مێژووییە کە پیشان ئەدرێ ئەبینین بە یەک دەست شەڕی پێەکەن. بەڵام لە ڕاستیدا ئەمە بەو شێوەیە نییە. تەنانەت لە فیلمی برایف هارتیشە ویلیام والیس ئەبینین کە بە یەک دەست شەڕی پێەکە. بەڵام ئەمە زۆر زەحمەتەکە بتوانرێ بە یەک دەست بەکار بهێنرێ. بۆیە ئەم شمشێرانە هەر کاتێک کە دروستکراون بۆ ئەو دروستکراون کە بە 2 دەستەوە بتوانین تەعامولیان لەگەڵا بکەیت و بتوانی شەڕیان پێ بکەیت. ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئەم شمشێرە تەمەنێکی زۆر درێژی هەیە کە لە سەدەی 13ەمەوە هەیە دوای ئەوەی کە چەند جارێک ئەشکێت و چاگەکرێتەوە بەڵام هێشتا هەروەکو خۆی ماوە و ئەگەر ببینی هەر لەسەر شمشێرەکە مێژووە کۆنەکەی بینی هەر کاتێک کە سەیری شمشێرەکەکەی مێژووە کۆنەکەی لەسەر شمشێرەکە دیارە.
ئیسکۆتلەندیەکان پەیوەندیەکی زۆر بەهێزیان هەیە لەگەڵ ڕابردووەکەیان چونکە مێژووەکەیان پڕ بووە لە خەبات و پاراستنی سربەخۆیی لە بەرامبەر ئینگلتەرا. ئێستا لە یەکیش تر لە نهۆمەکانی مۆنومنتەکەین ئەم نهۆمەیان تایبەت کردووە نەک تەنیا بە ویلیام واڵیس، تایبەتیان کردووە بە هەموو کەسایەتیە سیاسیەکان و ئەو کەسانی کە گەشتیان کردووە و ئەوانەی بەداوبانگ بوون چ نووسەرەکان ئەم بەشەیان تایبەت کردووە بەوە کە هەموو ئەو نووسەرانی خۆیان و هەموو ئەو کەسایەتیە سیاسیانی کە لە مێژووی سکۆتلەندای هەیە لەم ژوورەدا پەیکەرەکەی هەیە. ئەمە لێرە یەکشت بڵێم زۆر گرنگە بۆ هەر میلەتێک کە تا بتوانێت بە شانازی بکە بە و کەسایەتیە سیاسەکانی خۆی و کەسایەتیە مێژووی و کەسایەتیان نووسەرە گەورەکانی خۆی. ئەمە هیوادارم لە لای خۆشمان کە جێی بایەخێکی زۆر بێ و هەمیشە ئێمە شانازی بە کەسایەتیەکانی خۆمانەوە بکەین. مۆنومنتی نەتەوەی ویلیام واڵیس یەکێکە لە دیارترین ناوەندە گەشتیارەکانی سکۆتلەندە و ساڵانە زیاتر لە 144,000 گەشتیار سەردانی ئەم مۆنومنتە دەکەن. ئەم پردە ئەمە پردی ستەرلینگی پێڵێن ئەو پردەیەکە لە کۆتاییەکانی سەدەی سێزدەمدا لە ساڵی 1297 کە گەورەترین ڕوبەڕووبوونەوەی لەسەر کرا کە سەربازانی سکۆتلەندی بە سەرکردایەتی ویلیام واڵیس سەرکردایەتی ئەم شەڕەیان کرد و ئەوەی کە زۆر گرنگە ئەمە مەساحەیەکی زۆر باریکە ئەم پردە کە ئەمە بووە یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکانی بردنەوەی ئەم شەڕە بە سەرکردایەتی ویلیام واڵیس و سکۆتلەندا بەسەر سەربازانی ئینگلیزی. ئەم لە ڕووی استراتیژیەوە ئەم پردە گرنگیەکی زۆری هەیە چونکە تاکە پردە کە بەستنەوەی ئینگلاندا بە بەشی سکۆتلەنداوە بەرەو باکووری سکۆتلەندا واتە هەر کاتێک ئەم پردەیان بپەڕاندایەتەوە لەم پردە بچوونایە ئەو دیەوە ئەوە هەموو باکووری سکۆتلەندیان ئەگرت و دەستیان بەسەرە ئەگرت. بەڵام لێرە شکستێکی گەورەیان هێنا سەربازانی ئینگلیزی لەو سەردەمەدا. بۆچی لێرەش تاکە ڕێگایە هەیە کە بگاتە ئەو شوێنی کە ئێستا بۆتە مۆنومنت ئەوە شوێنی کۆبوونەوەی سەربازەکانی سکۆتلەندا بوو. بۆیە ئەمە لە ڕووی مێژوویە و مێژوویەکی زۆر گرنگی هەیە ئەم پردە و ئەو شوێنەی کە من لێ هاتمە دەرەوە ئەمە ئەو شوێنە بوو کە ئەوان لەو سەردەمەدا وەکو کەمین بەکاریان هێنا بۆ بەرەنگاربوونەوەی سەربازەکانی ئینگلیز.